بەناوی خوای گەورە ساڵتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ئایندەی پرسی موچە و نەوت دەکەین لە نێوان هەرێم و بەغداد. دیارە ئەمڕۆ وەزیری نەوتی عێراق قسەی کردبوو، باسی لەوە کردبوو ئەوان ئامادەن ئەو بڕەنەوتەی کە لە هەرێم بەرهەم دێنرێ وەری بگرن و باسی لەوە کردبوو ئەمڕۆیان سپەی نەوتەکە وەردەگرن. هەرچەندە ئاژانسی هەواڵی ڕۆیترس لە زاری چەند سەرچاوێک باسی لەوە کردبوو هیچ تاکوێسە هیچ ئاماژەیەک نییە بۆ دەستپێکردنەوەی نەوتی هەرێم. ئێمە سەرەوە دەکەین ئایا هەرێم ڕازیە نەوت تەسلیم کە وایە کۆمپانیا نەوتەکان ڕازی کراون و تاوەکو یەکشەممە ئەو لیژنش کە پێکاتەوە بۆ پرسی داهاتی ناوخۆ کارەکانی تەواو دەکات تا یەکشەممە بڕیار لە موچە دەرێت یاخود دوا دەکەوێت. ئەم پرسانە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر بەهجاد ئەحمەد شارەزای نەوت و غاز و کاک هاوکار عەزەت ڕۆژنامەنووس و شارەزای یابووری قسەی لەسەر دەکەین کە لە ستودیۆ لەگەڵمان بەخێربێن. سوپاسیانەوە دەمتان دەکەین. کاک دکتۆر بەخێربێن. ئەگەر سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو لێدوانەی وەزیری نەوت وەزیری نەوتی عێراق ئەمڕۆ قسەی کردبوو، دەڵێ ئەمڕۆیان سپەی نەوتەکە وەردەگرن، بڵێن ئەمڕۆ تێپەڕی بەڵام سپەی نەوتەکە وەردەگرن. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان و سوپاسیش بۆم دەرکەوتە. تەبیعی سەبارەت بەو لێدوانەی بەڕێز وەزیری نەوتی عێراق حەیان عەبدولغەنی ئەو پیاوە ئەوەندەی کە من لە متابعەی لێدوان و قسەکانی و هەروەها کارەکانیشم کردبێت لە ماوەی ئەم دەست بەکاربوونی وەکو وەزیری نەوتی ئیتیحادی، پیاوێکی متەفائیلە بە شێوەیەکی گەشتبینانە بە شێوەیەکی بەردەوام قسەی کردو و لێدوانەکانی یعنی زیاتر تابعێکی گەشتبینی پێوە دیارە و هەر بۆیە پێشتریش لە دوانی تری هەبوو سەبارەت بۆی کە نەوتی هەرێمی کوردستان لە چەند سەعاتی داهات و یاخود لە مانگی سێ وتی دو هەفتەی داهاتوونەوە و تەنار دەکەینەوە. بەڵێ ینی ئەوە بەڕاستی تاوەکو ئێستا ئەوە بینی تا ئێستا نەوتی هەرێمی کوردستان ڕادەست نەکراوە و ئەم لێدوانەی ئیمڕۆژی هەر لەو چوارچێوەیدا. بەڵام ئێمە دەبێت حەقیقەتێکی ژێ بیڕین هەتاوەکو لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیش کە لە دوێنێ کرابوو لە عێراق لەوێژ ڕایەکی زۆر باشی هەبوو بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بگەنە ڕێکەوتنێک لەسەر بابەتی بودجە و نەوت و کۆمەڵێک بابەتی تر. بەڵام کێشەکان کاک حاکیم کە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیدا زۆر گەورەترە لە بابەتی پرسی موچە یاخود پرسی ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان بە حکوومەتی ئیتیحادی و ئەو کێشانەی کە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیان یاخود لە بینی حکوومەتی ئیتیحادی و تەنانەت پارێزگا بەرهەمێنەرەکانی نەوتی شاهن کە لە باشووری عێراق و ناوەڕاستی عێراقا ئەوانش کۆمەڵی گیر و گرفتیان هەیە. ئەگەر بە شێوەیەکی بەردەوام سێری بکەیت ئەو محافەزانش بە تایبەتی بەسڕە و کۆمەڵێک محافەزەی تر لەگەڵ حکوومەتی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقا بەڕاستی کێشەیان هەیە لەسەر مەسەلەی نەوت، لەسەر پترۆدۆلار، لەسەر کۆمەڵێک لایەنی دارایی هەیە کە کێشەیان هەیە. بۆیە کێشەکان کێشەی سیاسین و کێشەی بەڕێوەبردننی سێکتەری نەوت و غازە لە عێراقا، چونکە ئەوەی کە حکوومەتی عێراق یاخود بە تایبەتریش وەزارەتی نەوتی ئیتیحادی ئەیکات بەڕاستی بابەتێکی بە هەمان سیستەم و بە هەمان ستایڵی پێش پەسەندکردنی دەستوری نوێی عێراقن کە عێراق بە شێوەیەکی مەرکەزی تاوەکو ئێستا بابەتی نەوت و غاز یاسا کۆنەکە نیە قسەی وەزارەتی نەوت هەر ئەو یاسا کۆنەیە هەر ئەو یاسا کۆنەیە لەگەڵ ئەو کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراق لە ساڵی 1970 حکوومەتی بەعس هەڵی وەشانەوە و هەموو دەسەڵاتەکانی دا بە وەزارەتی نەوتی عێراق لەو کاتەدا بوو ئەوەی کە بتوانێت تەواو کۆنتڕۆڵی بابەتی نەوت و غاز بکات لە عێراقا و تەواو مەرکەزی بێ لە ژێردەسی حکوومەتی ئەو کاتە مەرکەزی بوو. ئێستا ئیتیحادی ئەو کاتە مەرکەزی بوو لەژێر دەسەڵاتی حکوومەتی مەرکەزیە بێت و ئێستاش حکوومەتی ئێستای عێراق ئەوانەی کە پێکێنەری حکوومەتی عێراقن بە هەمان بیر و بۆچوون بە هەمان ئایدیای ڕابردوو بەڕاستی مامەڵاکەن. هەر بۆیە ئەم کێشانە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی لە پێشترش لە کەڵگەینەوە دیشت کردووە ئێستا لە ڕووی تەکنیکیەوە جگە لە ڕۆ سیاسی کە ناکۆکیە هەرێم ئامادەیە بۆ یەکەنەوتەکەی تەسلیم کە یاخود ئەو بڕێکە باز دەکرێت ئەوە ڕاستە هەر 140,000 130,000 یاخود زیاتر و بڵێن کۆمپانیاکان ڕازینی. ئەوەی کە ئیمڕۆژ حەیان عەبدولغەنی ئاماژەی پێکرد کە ئەوان متابعەی نەوتی هەرێمی کوردستانەکەن ئەڵێ 130,000 بەرمیل ڕۆژانە. تەبیعی ئەو نەوتە بەس نەوتی کێڵگەی خۆرمەڵە و ئەمانەیە کە تاوەکو ئێستا بەرهەمێنان تیادا بە شێوەیەکی بەردەوام و بە کامل توانای خۆی و بەرهەمێنانی تیادا هەیە. طبيعي ام نوتيش سەبارەت بە پرسیارەکەی جەنابیش ئایا هەرێم ئامادەیە بۆ ڕادستکردنی نەوت
بەڵێ هەرێمی کوردستان ئامادەیە بۆ ڕادەستکردنی نەوت وە لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردووی ئەنجومەنی وەزیرانیشە بڕیارە لە بە کۆی ئەنجومەنی وەزیران کە نەوتەکە ڕادەست بکرێت و بە پێشتریش ئەو ڕێکەوتنامەی کە بەڕێز بافڵ تاڵەبانی لەگەڵ بەغدا نێوەنگیری کرد و نوێنەری هەموو کورد توانی ئەو ڕێکەوتنە بکات لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە لەوێشە هەرێمی کوردستان بە کۆی دەنگی ئەنجومەنی وەزیران بڕیاریان داوە کە نەوت ڕادەست بکرێت بەڵام نەوت ڕادەستکردنەکە وەکو باسم کرد شەڕی ئیرادەیە و شەڕی دەستوریە کە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیە و ئەگەر لە عێراقیشە من دڵنیام ئەگەر بۆ نمونە پارێزگایەکی تریش یاخود ناوچەیەکی تریش هەرێمێکی دروست بکردێ واتە هەرێمێکی فیدرالی هەمان کێشەی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە بۆ دروستە بوو کە ئێستا محافەزەکانیش بەڕاستی وەکو باسم کرد پێشتر ئەوانیش هەر کێشیان هەیە لەگەڵ وەزارەتی نەوتە بەفعلی ڕاڕستی دەکەن جیاوازە لەوەی کە دەڵێن لە ڕاگەیان دەڵێن چکە پێشی وتیان پابندەکانمان جێبەجێ کردووە و جێبەجێژ نەکرابوو لەگەڵ بەغدا ئەزانی چۆنەکە خودکان بڕنەوتە یاخودتەنە ئەو بڕنەوتە تەسلیم دەکەن کە لە دەروی ئەپیکورە سەکێڵگەی خورمەڵا وەکو بەڕێزت باست کرد کێڵگەی هەولێرێ نازان کێڵگەی بەجیلێ ئەوانە بڵێن لە دەروی کۆمپانیەکانی نەوت هەر لای هەرێم خۆنی هەموو لە دەروی کۆمپانیەکان ئەپیکور ئەزانین چۆنە کاک حەکیم من حەزەکەم بە سەریحی بە جەنابەت بڵێم ئەم بابەتە هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بگەنە ڕێککەوتن و لێکتێگەیشتنێکی کۆتایی لەسەر جێبەجێکردنی دەستوری هەمیشەیی عێراق کە لە مادەکانی 111 و 12 و لە مادەکانی 113 و 14 و 15 ئەمانەی دەستوری عێراقە کە شێوازی کارکردنی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و دەسەڵاتەکان لە بینی حکوومەتی عێراق و لەگەڵ پارێزگا بەرهەمهێنەرەکانی نەوتە دیاری کردووە بگەنە ئەو ڕێکەوتنەوە حکوومەتی عێراق بگاتە قەناعەت کە عێراق ئێستا عێراقێکی مەرکەزی نیە بەڵکو عێراقێکی ئیتیحادیە دڵنیا دەکەم کە هەرێمی کوردستان هەموو نەوتەکەی تەسلیمەکات سێکتەری نەوت تەسلیمەکات چونکە ئەو کاتە هەرێمی کوردستان و پارێزگا بەرهەمهێنەرەکانی نەوتیش لە عێراقا ئەبنە بەشێک لە پرۆسەی بەڕێوەبردننی نەوت لە عێراقدا چونکە کە حەکیم یەک خاڵ هەیە حەزەکەم زۆر بەڕوونی هەمومان بەڕاستی بگەینە قەناعەت و لێی تێبگەین ئەوەیە کە نەوت و غاز لە هەر جێگەیەکدا بێت دەسەڵات دیاری ئەکات قووەتی ئەو لایەنە دیاریەکە کە نەوت و غازی لەبەردەسایە وڵاتانی زلهێز و وڵاتانی پیشەسازی گەورە و ئیقلیمی لەگەڵ ئەو لایەنەدا مامەڵەی تەواو ئەکەن کە نەوت و غازی لەبەردەسایە حکوومەتی عێراق ئەوێ نەوتەکەی هەرێمی کوردستان بە هەج نرخێ بێ وەربگرێت تا بە هەموو جیهانی پیشان بە بڵێ من ئەوە خاوەنی نەوتی هەرێمی کوردستانیشم و ئەمان هامر تەمیشکات هەرێمی کوردستانیش بە هەمان شێ مامەڵاکات یعنی خەڵکی کوردستان ئومێدەوارم کە لەم حقیقەتە تێبگات یعنی ئەم شەڕەکە ئەکرێت لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە بابەتەکە تەنها ڕادەستکردنی نەوت و موچە نیە ئەم دوو بابەتە تەنها کارتی فشارن و بچووکترین حەلەقەن بچووکترین بەشن لە ناکۆکیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیە دەم خزمەت بزانین و بەرهێنانی توێسن دەکات هاوکاردناویش بەخێر بیت دەمانوێت سەرنجی بەڕێژی بزانین لەسەر ئەوەی کە پێویستە بە دکتۆر باسی نەوتمان کرد ئەوەی کە پێویستە بە داهاتی ناوخۆ لەسەرەوەش هەر ناکۆکیەیە جگەلەوەی کە لە ناوخۆی هێرم ناشەفافە لەگەڵ بەغداش ناکۆکی هەیە لیژنەی گەستە لە بەغدایە کە تایەک شەمە پێ دوایە بگەن بەڕێکەوتن لەسەر داهاتی ناوخۆ چونکە بەغدا داوای نیوەی داهات دەکات ئەوان دەڵێن تەنها داهاتی فیدراڵی دێنەوە بەڵێ سڵاتان لێبێت مامۆستا وەک کاکتۆر فەرمووی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد بەڕاستی تەنها پێوەست نییە بە داهاتی ناوخۆ و نەوت و داراییەوە کێشەگەلێکن کە بەڕاستی زۆر گەورەترن لەو بابەتەوە جۆرێک لە دەستبادان و دەستشکاندنەوەیەکی قورسی چەندین ساڵە 11 ساڵەیە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقاکە درێژەی کێشاوە ئێستا گەشتوتە لووتکە چۆنەڵێ گەشتوتە وورەوری کۆتایی بەڕاستی پێم وایە ئەم شەڕی سەپاندنی هەیمنەیە هەرێمی کوردستان ئەوێت خۆی بپارێزێت حکوومەتی هەرێم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یانەوێ خۆیان بپارێزن هەیمنەی خۆیان بپارێزن و حکوومەتی عێراقی ژێوێت هەر چۆنێک بێت هەیمنە و سوڵتەی خۆی بسەپێنێت بەسەر هەرێمی کوردستاندا بە هەموو شێوازێک ڕەنگەم قۆناغە ئەگەر قۆناغی کۆتاییش نەبێت بەرەو قۆناغەکانی کۆتایی بڕوات لەوەی کە عێراقیەوێ هەنگاوی بۆ بنێت بەڵام بیرمان بێت ینی هەموو گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغداد هەموو گفتوگۆکانی نێوان شاندەکانی هەرێمی کوردستان و شاندەکانی عێراق لە ماوەی چەند ساڵی ڕابردووە
لە هیچ کام لە گفتوگۆکانە ئێمە نەمانتوانیەوە وەکو هەرێمی کوردستان لە نقطەیەکا بوەستین و ڕێککەوتنێکی کۆنکرێتی بکەین ئەوە جێبەجێ بکەین کە لەسەری ڕێککەوتوین مەگەر ئەوەی کە پاشگەز بوو بینەوە نەمانتوانی بێت نەمانویست بێت ئەم ڕێککەوتنە جێبەجێ بکەین دوایی ناچار بووین ڕێککەوتنێکی خراپتر جێبەجێ بکەین ڕێککەوتنێکی خراپتر واژۆ بکەین کۆتا ڕێککەوتن کە کراوە کە بەداخەوانی لە نێوان دووکەوانە هەرێمی کوردستان تا ئێستا پێڵێ لێک تێگەیشتن حکوومەتی عراق پێڵێ ڕێککەوتن کاتێک نەڕێککەوتنە لەبەرەوەی لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سیاغەیەک ئامادەکرا ناوی لێک تێگەیشتن بوو لەبەرەوەی ئەو شاندێک کە چوو بۆ بەغداد بڕیار بوو نێوەنگیری بکات بۆ لێک تێگەیشتنێک لە نێوان هەردوو لادا تا ئەوەی ئەم سێ مانگە تێپەڕێت مانگەکانی 5 و 6 و 7 تێپەڕێت دوایەوە ڕێککەوتنێکی کۆنکرێتی بکرێت و درێژە بۆ ڕێککەوتنە بدرێت تا کۆتایی ساڵ لە ساڵی 2026 لەگەڵ میزانی و موازنەی ساڵی تازە حکوومەتی عراق و هەرێمی کوردستان لەسەر شتێکی تر ڕێکەون کە لە پەرلەمان و بڕیاری لەسەر دێت بەڵام بەداخەوە نە ئەوەی هەرێمی کوردستان کە چوو ئەنجومەنی وەزیران وەکو خۆی مایەوە ئەنجومەنی وەزیرانی عراق هەرێمی کوردستان پاکێجێکی ئامادەکرد بوو کە زۆر جیاواز بوو لەوەی عراق ڕایگەیاند حکوومەتی عراق ڕایگەیاند حکوومەتی عراق پاکێجێکی ڕاگەیاند و ژمارەیەک لە بڕیاری لە چوارچێوەی بڕیارێکی گشتیان ڕاگەیاند کە ناوینا بڕیار ئێمەش بە ڕێککەوتن ئەمان خوێندەوە یعنی ئەم وەرەقەیە کە لە بەردەست هەرێمی کوردستان و عراق بوو چەند ناوێکی هەیە لە شەقامی ئاما پێوترێ ڕێککەوتن لە عراق و ئەنجومەنی وەزیران پێوترێ بڕیار لە هەرێمی کوردستانیش پێوترێ لێک تێگەیشتن بەڵام ناوەڕەکەی بەڕاستی بڕیار بوو چکە کۆمەڵێک بڕیار بوو هەرزوو حکوومەتی هەرێمی کوردستان لە زاری سەرۆک وەزیرانەوە لە زاری وتەبێژی حکوومەتەوە لە زاری سەرچاو باڵاکان و وەزارەتی داراییەوە زۆر باشی پێشوازیان لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران کرد لە ماوەی 48 ساعاتی یەکەمە نازانم تێنەگەشت بوون بەڕاستی نانزانی بوو بیخوێندنەوە خوێندبوویانەوە و ئەوەیان قبول بوو دوایی بۆیان دەرکەوت کە تووشی گرفتێکی گەورە بوو لەبەرەوەی ئەمان لە یاداشتەکەی خۆیان و لێک تێگەشتنەکەی خۆیانە باسی سێ مانگیان کرد و مانگانی 5 6 7 بەڵام ئەوەی حکوومەتی عراق تەنها باسی مانگی 5 تیا و مانگی ئایار مانگی 6 مانگی 7 بە هیچ جۆرێکتیان نەبوو ینی خاڵەکانی ڕێککەوتنەکە باسی مانگی 6 و مانگی 7 تیان نەبوو لە کاتێکامان پێشوازیان لێ کرد ئەو بوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە مەراسیمی کردنەوەی پرۆژەی ئاوەکە زۆر بەڕوونی وتی ئێمە هەستەکەین فەڵێکمان لێکراوە حکوومەتی عراق ڕێککەوتنەکەی گۆڕیەوە دەقی لێک تێگەیشتنەکەی گۆڕی ئەوەی کە ئێمە نردومانە ئەوە نییە بەداخەوە ئەمە خراپترین ژۆندی هەوڵاتیان نییە گرجێ بەجێ بکرێت بەم ئێستەشەوە ئەوە نەوتەکەی هەر هەنگاوێک بکرێت هەر هەنگاوێک مامۆساحەکیم هەر هەنگاوێک کە هەرێمی کوردستان بینێ بە ئاراستەی ڕێککەوتن لەگەڵ بەغداد لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە هەر هەنگاوێکی هەرێمی کوردستان و عراق لەسەری نەگەنە ڕێککەوتن باجی یەکەم هاوڵاتیان ئەیدەن ئەوە ڕوونە بینیومانە لە ماوەی ساڵانی ڕابردوو لە ماوەی 11 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان هاوڵاتیەکانی باجیان داوە بەتابەت لە مانگانەی ئەخیر هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستی گەشتو بنە ینی ئاستێک کە ئیتر کڕوزانەوە دەستی پێکرد بوو خەڵکپاری پێنەما بوو خەڵک برسی بوو خەڵک ناڕزایەتی تون سەری هەڵدا بوو بە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتیان هەرێمی کوردستان بوون بە قوربانی نێوان بەرداشێک کە ئەگەڕێمەوە بۆ خاڵی بەرداشی نێوان سەپاندنی دەسەڵات و سەپاندنی هەیمەنەیە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ئەو شاندە 6 کەسی کە ئێستا لە عراقن شاندی هەرێمی کوردستان لەبارەی نەوتەوە گەشتونەتە ئەو ئیتیفاقیە کە ئەوەندی کە زانیاریەیە گەشتونەتە ئەو سیاغە و ئەو ڕێککەوتنی کە تا یەکشەممە سیاغەیەک دابڕێژنەوە بیخەنە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەو نەوتەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان بەرهەم ئەهێنرێت کە خەمڵێنراوە ئەیناوە ڕقمی حەقیقینە ڕقمی حەقیقی لە 190,000 بەرمیل زیاترە بە پێی هەموو داتاکان کە ئێستا هەیە لە بەردەم کۆمپانیاکانە بەڵام ئەوەی کە خەمڵێنراوە ئەوەی کە حکوومەتی عراق رازی بوو ئەوەی کە ئەمڕۆ وەزیری نەوت وتی بڵێ ئێمە بە 80,000 بەرمیلیش رازی ئەبینە ناردە بکرێ حکوومەتی عراق ئەگەر بیرمان بێت وتی 80,000 بەرمیلمان هەرێمی کوردستان 80,000 بەرمیل ئێمە ئەتوانین بەرهەم بێنی وتیان 50 بۆ خۆت سیوێکی بنێرە سیوێکەکەی نەنارد ئێستا بووەتە 130 50 بۆ خۆت 80 بنێرە بەڕاستی پێم وایە 80کەش نانێرێت لەبەرەوەی کێشە گەورەکە لە دوای ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نێتی هەبێ نەوت بنێرێت حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا نێتی هەبێ نەوت بنێرێ وەکو وەزیری نەوتی ژووتێتی ئامادەی نەوتەکە وەربگرین اینجا قسەیەکی ترێتە پێشەوە کە قسەی کۆمپانیەکان هەرزوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیان ئاگادار کردو ئێمە ملیارێک دۆلاری ساڵانی ڕابردوومان لاتانە تا فەرزوتنی تا حسابی ئەوە یەکلایی نەبێتەوە تەکلیفی ئەوە یەکلایی نەبێتەوە ئێمە ئامادە نین نەوت هەناردە بکەینەوە ئێمە ئامادە نین نەوت لە ڕێگەی ئێمە بچێتە دەرەوە
ئێستا کێشەکە کۆمپانیاکان نییە، ئێستا کێشەکە نێوان هەرێمی کوردستان و عێراقا. ئەگەر ئەم خاڵە چارەسەکە ئەم قۆناغە چارەسەکە اینجا کێشەی کۆمپانیاکان یێتەوە پێشەوە، چونکە کێشەی کۆمپانیاکان لە گفتوگۆکانی ڕابردووە گفتوگۆیەکی گەرم بوو، کێشەیەکی گەورە بوو. هەرێمی کوردستان تا ڕادەیەک لە گفتوگۆکانی ڕابردوو پێش ڕێکەوتن و لەک تێگەیشتنەکە هەرێمی کوردستان ڕۆڵی نێوەندگیری لە نێوان کۆمپانیاکان و حکوومەتی عێراقا ئەبینی. بەجۆر بەجۆرەکان ئەویست هەرچۆنێ بگەم دوانە ڕێکەوت لەبەرەوەی گفتوگۆکان بوو بوونە گفتوگۆی سێلایەنە، کۆمپانیاکانی نەوت بەشێک لە گفتوگۆکان بوون، بەڵام ئەمان دەرهێنران لە گفتوگۆکان. حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق ڕێکەوتن لەسەرەوەی کە 120 میلیارد دینار بدرێ بە عێراق، نەوتیش ڕادەست بکرێت لە بەرامبەر حکوومەتی عێراق موچەیەک بنێرێت بە پێی بڕیارەکە، موچەکەی نارد. بەڵام بەڕاستی ئەمە موسەکینە، ئەمە تەنها پاراسیتۆڵێکە، پاراسیتۆڵێک بوو بۆ ماوەیەک. ئێمە کێشەمان بەڵێ ئێمە کێشەمان ئەوەیە بەڕاستی لە ساڵی 2014ەوە تا ئێستا هەمیشە پاراستۆڵەکان ئەخۆین. نەخۆشیش کاتێک هەمیشە پاراستۆڵی ئەیتێ و ئازارشکێنی ئەدەیتێ هەیە بڕێ بە دوای چارەسەرەکە بگەڕیت. ئێمە ئازارشکێنێک گەخۆین بۆ ئەم مانگە تا دوای ئەوە تا 29 ڕۆژ بیرمان ناکەوێتەوە. ئازارشکێنەکەمان خوارد ئەبوو ئەو ڕۆژێک کە موچە هات شاندێکی زۆر باڵای هەرێمی کوردستان سیاسی ئیداری حکومی بڕۆشتایەتە بەغابی و تاکاکە ئەمە موچەیەک هات، ئێمە 120 میلیارد دینارمان نارد. ئەمەش نەوتەکەی لە بەردەم بەلوعە و لە بەردەم بۆریەکانایە. هەناردەی ئەکەن یان ئێمە بەخەڵ بڵێن ئێوە هەناردەی ناکەن. دێمە خزمەت لە سەداتی ناخۆش قسە دەکەین لە خزمەتم. کاکتۆر سەبارەت بە بەرهەمەکەی کاکاوکاری ژەماژی بۆ کرد ڕەنگە ئێستا زیاتر بێت لەو 140. ئێستا لە کێڵگەکان ئەو کێڵگەی درۆنەکان لێداون ئەوانیش بەرهەم نایەن لە کاتێکە بازەکەندێکیان ئەوزان بەزیەکێکیان لە تاوکو و فیشقابور درۆن بەر کۆگاکە کەوت ئێستاوانیش بەرەم نایەنە. ئەو چێڵگەنەوتیانەی کە هەیە لە یەک دوو ڕۆژە کۆمپانیای گەنەڵ ئێنەرژی راپۆرتێکی خۆی بڵاو کردەوە بۆ شەژمانی یەکەمی ئیمساڵ باسیەوە کەکڵە زیانەکان کە هەمان بۆ زیانی کەم و سنووردار بوون و بەپێی هەموو ئەو لە دوانانەشی کە هەیە لە بەرپرسانی کۆمپانیەکان و لەگەڵ ئەو زانیاری میدیانێشی کە بڵاو بوونەتەوە زەرەر و زیانەکان زۆر کەم بوون، یعنی زەرەرێکی وانە بوون کە بەر کێڵگەکان بکەون و کێڵگەکان لە کار بکەوێت. بەڵام کێشەی کۆمپانیەکان بابەتی ئەمنیەتە، ینی ترس ینی بەهۆی ڕاگررتنی بەرەمێنان نسا هەندێک چێڵگەی هەر درۆنی بەر نەکەوتووە، بەرەمێنان تیادا ڕاگرتووە، ینی کۆمپانیەکە کاری ڕاگرتووە کامیش بەهۆی بابەتی ئەمنی و ترسی ئەوە شێخان ئەتروش ئەوانە هەولێر سەرقەڵا بەجی لەوانەی چیان خۆ درۆنیان بەرنەکەوت درۆنیان هیچیان بەران نەکەوتوە، بەڵام ئەمانە هەر هەمیان وەستاون لە بەرەمێنان وەستاون و کاریان ڕاگرتو و بەرەمێنانیان تیا ڕاگرتووە. تەنها ترسەکەیان پرسە یاخود بۆ سەپاندنی داواکارەکانی خۆیان یان ئەو ڕاگرتنی بەرەمێنان وەڵا هەردوو لە حەفتەی مانگەوە سێرشێکی درۆنی ناتوە سەیریکە تا حەفتە تقریبا 5 سێرشی درۆنی هەبوو. سەریع بم لەگەڵ تا هەردووکێتی هەم ترسەکەی و هەم کارتێکی فشاریشە، چونکە ینی کۆمپانیا نەوتەکانیش ئەو کارتە فشاری کە بەدەستیانەوە بێت تەنها بابەتی بەرەمێنانی نەوتەکەی ژینا خۆ لە دەروی بەرەمێنانی نەوت هیچ دەسەڵاتێکیانێ نەهێزی چەکاریان هەیە و نە دەوڵەتی گەورە لە پشتیانەوە، ینی ئەم کۆمپانیانە کرێرەیشەکەن. جا لەبەرەوە ئەوەی کە لە بەردەستیانە ئەو کارتە فشارێکە لە بەردەستیانە تەنها بابەتی بەرەمێنانی نەوتە کە ئەگەر بتوانن زەختی پێ بکەن لە حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی تاوەکو ئەم دوو حکوومەتە بەڕاستی بگەنە سیغەیەک لەسەر بابەتی هەم بابەتە یاسایەکان هەم بابەت دارایەکانی کۆمپانیەکان، چونکە ئەوان لەسەر بابەتە یاسایەکانیش زۆر مکوڕن کە عقدەکانیان بە هەر شێوەی بە حکوومەتی ینی پاراستنی عقدەکانی شتێدایە عقدەکانیان ئەیانەوێت بە هەر شێوەیەک بێت حکوومەتی عێراق اعترافی پێ بکات. ئەمە هەدەفی کۆمپانیا گرێبەستە نەوتەکانیان کە هەیەە تەبیعی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هەتاوەکو ئەم دقەیەش حکوومەتی عێراق نەچۆتە ژێرباری ئەوەی کە اعتراف بە گرێبەستەکانیان بکات لە هەموو دانیشتنەکانیشە کە کراوە لە نێوان کۆمپانیەکان و لەگەڵ حکوومەتی عێراق حکوومەتی عێراق نەچۆتە ژێرباری ئەو بابەتە. گرێبەستەکانی بۆ بەغداد چونکە ماوەی گوزارتنی گرێبەستەکانی هەبوو لەوەی کە گرێبەستەکانی شێر نەبینیوە. مۆدێلی ئەزانین چۆنە مۆدێلی گرێبەستی هاوبەشی PSC مۆدێلێکی دەولیە موجودە، ینی ئەو مۆدێلێک کە گرێبەستەکان لەسەری واژوو کراوە هەمان ئەو مۆدێلەیە کە لە وڵاتانی تریشان کە 200 گرێبەست لەو بابەتە هەیە کراوە. یعنی بابەتەکە بۆ حکوومەتی عێراق بابەتێکی شاراوە نییە یاخود بابەتێکی نەشاز نییە و یاخود گرێبەستیان نیە لە بینی دوو هاوڵاتی ئاسایی من و جەناب دانیشتین گرێبەستی جیاوازتۆری ئێستا وەختێک بەپی راپۆرتەکانی دیلۆیت لە 157 نەوت لە هیچ شوێنێکی دنیاە بۆ خەرجی بڕۆ لە 157
خۆی ینی 42 بۆ حکوومەت دەمایە وەختێک چل داهاتەوە وەزارەتی دارایی هەموو سێریکە لە پرۆسەی نەوتە هەرێمی کوردستانە ناشەفافێتێکی گەورە هەیە ئەمە کەس ناتوانێت ئینکاری لێ بکات لە ڕابردوشدا هەبوو و تاوەکو ئێستاش ئەم ناشەفافێتە هەر هەیە لە بابەتی بەتایبەتی لایەنەدارایەکەی و فرۆشتنەکەی کە ئەم دوو بابەتە مارکێتین و لایەنەدارایەکەی ناشەفافێتێکی گەوری تیادایە و هەر ئەم ناشەفافێتی ژوای کردووە کە ڕێگەی خۆش کردووە کۆمەڵی خەڵک بە نەشارەزاییش بێ هاتوون دەستیان کردو بە بڵاوکردنەوەی داتا و قسەکردن لەسەر بابەتی سێکتەری نەوت و ناشتوانانی قسەکاریان بڵێ وانێ لەبەرەوەی کە تۆ بابەتەکە ناشەفافە ینی هەچ کەسە قسەی لەسەر بکات ئەڵێ احتیمالە قسەکەی ڕاست بێت ینی ناتوانانی ڕاستە خۆ ڕەدیکەیتەوە بۆیە بەڵێ ناشەفافی هەبووە لە بابەتی دارایی و مارکێتینی گرێبەستە نەوتەکانی هەرێمی کوردستان و سێکتەری نەوت بە شێوەیەکی گشتی بەڵام لە هەمان کاتیشە کۆمپانیەکان وەکو باسم کرد مکوڕن لەسەرەوەی کە پێویستە حکوومەتی عێراق ئاعتراف بە عەردەکانی بکات بەس کاکتور ئێستا ئەگەر هەرێمی بەغداش ڕێکەوتنەکە جێبەجێ بکەن ئەگەر کۆمپانیەکان بڵێ ئێمە ڕازینین ئێستا هەرێم لە دەرەوەی ئەپیکور چەند نەوتەیە خۆ ڕەنگار بگات 150,000 بەرمی لە دەرەوەی کۆمپانیەکان خۆی ئەوەی ئەپیکور چەند کۆمپانیایەکە ینی خۆی 8 کۆمپانیان ژمارە کۆمپانیای تریژەیە کە لە دەرەوەی ئەپیکۆرن ئینتاجەکەن ینی بەرهەمیانێ و کەڵگی نوتیان لە بەردەستای ئەمانە بەڵام ئەمانەی ئەم کۆمپانیا نەوتیانی کە لە هەرێمی کوردستانە ئێستا کارەکەن ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لەگەڵیان نەگەن بە سیغەیەک بۆ ڕێکەوتن ئەوە دوو بژاردە لەگەڵ بەردەم حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی ئەمێنێتەوە یەکەم یانیان ئەوە تا تەمیمی ئەم پرۆژانە بکەن خۆماڵی ئەم پرۆژانە بکەن پرۆژە نەوتەکانی هەرێمی کوردستان بکرێت لەلایەن حکوومەتی عێراق و بەپێی یاسا نێودەوڵەتەکانیش پێویستە قەرەبوویەکی عادیلانە بدرێتەوە بەم کۆمپانیانەوەی ترە و کاتە نەوتەکە ببێت بە کێڵگەکان خۆماڵی بکرێتەوە کوی کە حکوومەتی عێراق لە کاتی خۆی کردوێتی بژاردەی دووەمیشە ناخود ئەوە تا دەبێت لەگەڵیان ڕێکەون و بابەتە داراییەکانیان بۆ چارەسەر بکەن یعنی لەم دوو بژاردەیە زیاتر لەبەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی دانیە بۆ ئەوەی کە لەگەڵ کۆمپانیەکان بگەنە ڕێکەوت باشە بە کورتی سەبارەتەوە بەرهەمێنانەکە ئێستا بڕەکەی هەر 130ە یاخود زیاترە چونکە باز دەکەی بەشێک لەو کۆمپانیانەی کە ئێستا دەڵێن کارەکانیان ڕاگرتووە بەرهەمەکان ئێستا خەڵک دەتوانێت لە بازار بۆرسەکان بیکڕێ من ئەو بابەتە بەڕاستی نازانم کە لە بازار ڕاچکم لە بازارڕ ئیش ناکەم بەڵام من میوانم هەبووە توێتی بەرهەمی بۆ نمونە تاوکێ هەیە لە بازار بەرهەمی شوێنتر هەیە نازانم بیکڕی ئەگەر هەبێ خی پێشتر خەزم کرابێت لێرە چکو خۆ ماشەڵڵا خەزانی گەورە هەیە لە هەموو منتیقەکانە نەوتی تیادا خەزم کرابێت نازانم بەسەراحەت لە بازاڕەتی ئەو گوزارێت بەڵام ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی ئەعلان کراوە 130,000 بەرمیل پێ دوای زیاترەوەکو خۆت ئەگەر بیانەوەی زیاترە نازانم ئاگدارینی بەڕاست ئاگداری باش دێم و خزمەت کاتور کاک هاوکار سەبارەت بە داهاتی ناوخۆ ئێستا ئەو کێشەی کۆمپانیا نێوتەکان هەیە کێشەی ئەوشکەنەوە تەسمیمەکە بەس بۆ داهاتی ناوخۆش لێک نزیکن یاخود دوورن لەسەرەوەی کە پشکی بەغدا چەندە ئێستا 120 ملیاریان تەسلیم کردووە ئایا بۆ مانگەکانی داهاتوو چەند تەسلیم دەکەن شتێکەیە پێوتێت دەفەڵبەڵا حکوومەتی هەرێمی کوردستان پێم وا بێت 120 ملیاری مانگی پێنجی دەفەڵبەڵایە لە بەرەوەی هەرچۆنە بێ موچەیەک بێت لەبەرەوەی ئەیزانی ئەوەی کە داهاتی فەرمیە و ئەچێتەوە خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ناکە حیزبەکان ئەیبن ئەوەی کە فەرمی ئەچێتەوە خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان ناگاتە 120 ملیار ئەوەی کە بۆ حکوومەت ئەمێنێت ناگاتە 120 ملیار لەبەرەوەی 120 ملیارەکە بەڕاستی هیچ چەند مانگێک بوو کۆیان کردبوویەوە دایان بە عێراق بۆ ئەوەی هەرچۆنێک بێت موچەیەک برێرێ داهاتەکە زۆرە بەڵام داهاتەکە زۆرە چەند ئەوەندەیە بەڵام ناچێتەوە وەزارەتی دارایی وەزارەتی داراییش وانی خۆ وەزیر خۆی ئەعلانی کردووە راپۆرتەکانی چاودێری دارایی ئەعلانیان کردووە خەڵکی شارەزا هەمووانە بینی ینی ڕۆژانە لە مخاڵە سنوورەکانەوە بینین 12 جۆر وەسڵ لە یەکێک لە مەرزەکانی ئەم سنوورە هەیە 11 بۆ حیزب و کۆمپانیەکان یەکدانێ بۆ حکوومەتە ومەر واژەی حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەرە ئەوە بابەتێکە کە ئەوەی لەسەر وتراوە ڕەنگە وتن لەسەری باش نەبێت ئەوەی کە تازەترین قسەیە ئەوەی کە تازەترین قسەیە ئەو شاندێک کە ئێستا لە بەغایە قسەی ئەمێوارەیان ئەوەیە حکوومەتی عێراق داوای لە 150 کۆی داهاتی هەرێمی کوردستانی کردو ناوخۆ شاندەکە هەرێمی کوردستان 100 میلیار بێ ئەمە خۆیان 325 ملیار خۆیان ینی بە پێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێمی کوردستان 325 میلیار دینار تەسبیت کراوە و جێگیر کراوە سەریان ماڵە ئەمە بۆ بە ماڵ لە سەریان حکوومەتی عێراق ئێستا ئەڵێ لیژنەکە کۆتا قسەیەوەی کە لە 150 پارەیەمە من لە 150 داهاتی ناوخۆت تەسمیە هەیە ئەمە لە 150 داهاتی ناوخۆ پێشتر داهاتی ناوخۆ
وتراوە کەسێ 125 ملیارە لە پەنجاکەی ئەمە وازەحەکە ئەکاتە چەند بەڵام حکومەت شاندەکە هەرێمی کوردستان کە شاندی وەزارەتی داراییە قسەیان لەسەر ئەوە بووە و پێداگریان لەسەرەوە کردو تا میوارێژ لەسەرەوە ڕێک نەکەوتون و ماوەتەوە کە لە 150 داهاتە فیدراالیەکان بەپێی دەستوری عراق ئێمە ڕادستی عراقیەکەین لە 150 داهاتە فیدراالیەکان جیاوازە لەگەڵ 150 کۆی داهاتی ناوخۆ ئەگەر لە 150 داهاتی فیدراالیەکان بێت ڕەنگە 48 ملیار و 50 ملیارەکە بێت کە جاران هەرێمی کوردستان ئیدایە بەغا هەر بە هەمان پێوە ڕەنگە هەر 48 ملیار و سنوورەکانە لەگەڵ بڵێ ئەو داهاتانەیە کە داهاتی فیدراالین بەڵام داهاتی ناوخۆ نەوتی و نانەوتی جیاوازە لەوەی کە فیدراالی بێت بردو باز عوسمانێکی زۆر لەسەر خەڵک زیاد کرێ عێراق داوایەوەش دەکات قوربانەمان چەند ساڵە سزای خەڵکەدەن بۆ عێراق ینی چەند ساڵە باش لەسەر خەڵک زیاد دەکەن باش لەسەر کۆمپانیەکان زیاد دەکەن ڕسومات زیاد دەکەن بە هیوایەوەی کە داهاتی خۆیان وەکو حیزب وەکو ناوخۆ زیاد بێت وەڵام لەسەر عێراق هەمویان لێوەرگرێت ینی هاوکێشەیەکە بەڕاستی هاوکێشەیەکی ئالۆز هاوکێشەیەکی دارایی ئالۆز حکوومەتی عێراق ئێستا ئەگەر داهاتی ناوخۆی بوێت لە 150 بۆ ئەبێ جیاواز بێت لەو لە 150 کە هەرێمی کوردستان ئەڵێ ئیدەم کێشەکەوەیە هەندێک مادە هەیە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان لە دەستور لە یاسای موازنە لە یاسای ئیدارەی مالی کە مەتاتین لاستیکین هەرێمی کوردستان بەدڵی خۆی ڕایەکێشێت عێراق بەدڵی خۆی ڕایەکێشێت ینی بە جۆرێک لە جۆرەکان ئێمە ئەگەر بیرمان بێت کاتێکە یاسای ئیدارەی مالی برایە پەرلەمان هەموو کەسانی کە شارەزا بوون هەموو کەسانی کە قسەیان لە دارایی ئەزانی هاواریان کرد کاکە ئەم یاسایە زۆر خراپە دەنگی پێمەدەن بڵێ دەنگی پێمەدەن مەچنە ژێرباری ئەمە اعتراض بگرن مەچنەوەلی پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیران تعدیلێکی بکەن بەڵام بینیمان یەکەم کەسەکان کە لە ناو قاعی پەرلەمان بوون کوردەکان بوون کە دەنگیان پێدا لەبەرەوە بەڕاستی ئەمە شتێکێتەوە بەردەمان کە خۆمان کردومانە وەکو پەرلەمانتارانی کورد وەکو سیاسەکانی کورد وەکو ئەحزابی کورد لە سەڵاتی کورد ئیشێکمان کردو کە ئێسەیەتەوە بەردەم خۆمان ئەو کات پێمانەوە بوو ئیمتیازە بۆ کوردستان بەڵام نەمان خوێندبوویەوە کە وردەکاریەکانی کامانن ئەگەر عێراق بێ مەتاتی ڕایکێشێت تاکوێ ئەڕوا بەدەستیەوە ئەگەر عێراق بێ یاری بە وشەکان بکە یاری بە مادەکان بکات تاکوێ ئەتوانێت یاری پێ بکات تاکشم پێویە بگەنە ڕێکەوتن یاخود پێشنازی جیاواز بچێتە بەردەم ئەنجومەنی وەزیران لەبارەی داهاتی ناوخۆ نام پێم وایە بەڕاستی ینی ئەوەی کە بیستومە و زانیاریەکان هەن گفتوگۆکان بە جۆرێکن کە تا یەکشەممە ناتوانن راپۆرتێکی تەواو هاوبەش و ڕێککەوتن لە سەرکرا ئامادە بکەن مەجای وان نێشتەوە نەخێر لەبەر ئەنجومەنی وەزیران لیژنەی پێگەناوە و چاوەڕێ راپۆرتی لیژنەکانە چاوەڕێ ئەوە نییە لیژنەکەی هەرێم چیە لە لیژنەکەی عراقچیە لە چاوەڕێ راپۆرتی لیژنەکانە کە لیژنەی مشتەرەکن لیژنەیەک لە وەزارەتی نەوت کە پێگاتوە لە 4 کەس دوانی لە سابانە سروشتەکانی هەرێم و دوانی لە وەزارەتی نەوتی عراق دارایی بە هەمان شێوەیە ئەمانیتیا و هێوانیشی هەیە کەواتە لیژنەی مشتەرەکن نەک ئەوەی دوو لیژنەی جیاواز بن ئەبێ ئەم راپۆرتە ڕەزامەندی هەردووکانی لەسەر بێت ئەگەر ڕەزامەندی هەردووکانی لەسەر نەبێت تەحەفوزی یەکێکیان لەسەر بێت کەواتە ئەو بە راپۆرت هەژمار ناکرێت بە پێشنیازی یەکێکیان هەژمارەکرێت کە ئەنجومەنی وەزیران پێم وانیە قبوڵی ئەوە بکات پێم وانیە بەڕاستی لە کۆبوونەوەی یەکشەممەی ئەنجومەنی وەزیرانی عراق راپۆرتێک پێشکەش بکرێت کە لە هەردوو بارەکە 120 میلیارەکە تەسلیم بکەن بڵێ نەوتەکەش تەسلیم بکەن ئەگەر لەسەر ڕاپۆرتەش نەگەنە ڕێکەوتن خۆ بۆ مانگیشش کەشێک کاک حەکیم هەرێمی کوردستان ئەڵێ من هەم نەوتم ئامادەیە هەم 120 میلیارەکەم ئامادەیە بەڵام تا عێراق موچە نێنێرم نیش ناینێرم عێراقیش ئەڵێ من 960 میلیارەکەم ئامادەیە بۆ موچە بەڵام تا دوانە نێنێرم عێراقیش ڕاز ناکات بەڕاستی 960 میلیاری حازرە ناقسی 120 بکات 840 ئەمێنێتەوە ناقسی پارەی 800,000 بەرمیلەکەی بکات چەندی ئەمێنێتەوە 600 میلیار ئەمێنێتەوە بەرمونە 600 میلیارەکە بکاتە سەر هەژماری بانکی هەرێم و بڵێ موچەی مانگی شەشم بۆ ناردن ئەگەر عێراقیش ڕاست دەکات عێراق 120 میلیار بنێرێت یان هەرێم 120 میلیار بنێرێت یان عێراق بە مەقاصد لێ ببڕێ چ جیاوازیەکە کات خۆمانگی ڕابردوش 120یان تەسلیم کرد 974 میلیار هاتوایە بڵێ ئەو جیاوازی خانەنشینەکانی لەگەڵ بوو بەڵام ئێمە پێویستمە 960 میلیارە 960 میلیارەکە عێراق بینێرێت و هەرێم 120ەکە بنێرێت یان هەرێم 120ەکە بنێرێت عێراق 960ەکە بنێرێت یان بیکەن بە مەقاصد لە نێوانیانە چ جیاوازیەکی هەیە جیاوازیەکی وای نییە بەڵام کێشەکە ئەوەیە عێراق یەت سەرپێچەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو هەڵانی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەکەن تووڕەبوون و خشمی خۆی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەڕژێت کێشەکەوەیە کە هاوڵاتیان هەرێمی کوردستان باجی گەورە ئەدەن
ئەنی هاوڵاتیان هەرێمی کوردستان ئێستا چاوەڕێی موچەیەکن کە هی 2 مانگ لەمەوە پێشە بەحسابی هەرێمی کوردستان لە خەزێنەی هەرێمی کوردستان پارێگەیە کە بینێرە بۆ عراق وەری ناگرێت بەحسابی عراقیش پارێگەیە کە هەرێم وەری ناگرێت لە بەرەوەی پارەکە نانێرێت. کاکتۆر بەڕێز بوو یەکشەممە گەشتبینی یاخۆ ڕۆژبین هەم لەوارەی نەوتەکە تا یەکشەممە چاوەڕێی ئەو بین گاتە بەندەری جەیهان لەوێ بڵێن لە خەزانەکان هەڵبیگیرێ و بۆ داهاتی ناو خۆش ئەو کاکاوکاروتی سەرنەگەشتونەتە ڕێکەوتن. وڵاکە حەکی من تەسەوەر ناکەم بۆ هەفتە و بۆ 10 ڕۆژی تر و 15 ڕۆژی تریژ نەوتی هەرێمی کوردستان هەناردەکردنەوە وەکو هەناردەکردنەوە تەسەوەر ناکەم چونکە ئەزانی چۆن بابەتی وەری بگرێدەی باتە کوێ سێری کە مۆزوع سۆمۆنیە تۆ بابەتی نەوت کە تۆ وەری ئەگری بۆ نمونە حکوومەتی عێراق ئەم نەوتە وەرەگرێت ئەبێت لە ڕێگەی بۆریەکەەوە هەناردی بکات بڕاتە دەرەوەی عێراق چکە بۆ ناو خۆی عێراق بەکار نادێت بڕاتە تورکیا ئەم ڕێگەیە 2 بۆری هەیە عێراق ئەمەی هەرێمی کوردستان کە لە خۆرمەڵەوە هەیەی هەتاوەکو سلۆپی لەگەڵ ئەوەی کەرکووک کە هەیەی هەتاوەکو سلۆپی ئەمەی کەرکووکەکە تەبیعی بۆ چەڵگەکانی هەرێمی کوردستان ناگونجێت لەبەرەوەی کە چەڵگە نەوتەکانی هەرێمی کوردستان دوورن لەم بۆریەوە تاوەکو بتوانێت تاکە بە تەنکەریش ناگوازرێتەوە ینی کولفەکەی ئەوەندە زۆرە بێت بە کەڵکی ژنامێنێت ینی اقتصادی نابێت ئەمە یەک دوو ئەم نەوتیش کە هەرێمی گەر حکوومەتی عێراق وەری بگرێت ئەبێ لەگەڵ کۆمپانیای کاریش و ڕۆزنەتیشان ڕێکەوتنێک بکات بۆ ئەوەی بە بۆری هەرێما بینێرێت ئەمە یەک ئەمە ڕێکەوتنیشی بۆ کری بۆریەکە بەتەچیت بۆ کری بۆریەکە ئەمە یەک دوو لە دیوی تورکیاشەوە تقریبا نزیکەی 2 ساڵە ئەو بۆری دیوی تورکیا ڕاوەستاوە یعنی دەبێ ئاگدار و ئشعارێکی حکوومەتی تورکیا بکاتەوە کە سیانەیەکی ئەم بۆریە بکرێتەوە ئەم بۆری ئامادەیە بۆ ئەوەی کە ئەو نەوتە بڕوات ئەمە خاڵی دوو خاڵی سێم 800,000 بەرمیل نەوت کولفەیەکی زۆرەکەوێت چکە بەپێی ئەو ڕێکەوتن نامێت کولفەی تێچوونەکەی لە دیوی تورکیا زۆر ئەکەوێت ینی زۆر ئەکەوێت چونکە 800,000 بەرمیل لە ڕۆژەکە بینێرە بە چەند ڕۆژ باخیرێک حازرە بێت لەوێ کە حکوومەتی عێراق توانێت بیفرۆشێت ینی لە ڕووی تێچووەکە کەرکووک ناکرێت تورستە کەرکوو 360,000 بەرمیل نەوتیە بەپێی لەدان وەزیری نەوت ینی هەردووشی ڕەوانە بکرێت لەگەڵ ئەوەی هەرێم نزیکەی زیاتر لە 400,000 بۆ نمونە کەرکووک هەموو نەوتەکەی کەرکووک بۆ بێجی بۆ پێداویستی ناوخۆی عێراق دابین کراوە عێراق هیچ بڕەنەوتێک لە کەرکووک هەناردەی دەرەوە ناکات دابینی کردو بۆ ئەو پاڵاوگانی کە لە مەڵتەقەی بێجین هەر لە سەلاحەدینیەک و 2 و 3 و بێجی و لەگەڵ مەسپای کەرکووک و ئەم پاڵاوگانەی کە لەوێن تاقەی ئینتاجەکان لە نەوتی کەرکووک زۆر زیاترە ینی پێویستی 100% کەرکووک ینی ئەو نەوتێک کە لە کەرکووک ڕۆژانە بەرهەم دەهێنرێت ئەوان بەکاری هێن و دەیپاڵێون بۆ پێداویستی ناوخۆی عێراق ینی عێراق ناتوانێت ئەو بکات دەست لەو نەوتە بدات کێشەی ناوخۆی بۆ دروستە بێت کێشەی بەرهەمی نەوتی ناوخۆی بەرهەمە نەوتەکانی ناوخۆی بۆ دروستە بێت ئەبێت چی بکات ئەمێ هەرێمی کوردستان هەناردەکە 800,000 بەرمیلیش بۆ بابەتی هەناردەکردن بەڕاستی بڕێکی زۆر کەمە ینی تۆ وەرە کولفەی هەتاوەکو لە ڕێکەوتنەکەی ساڵی 73 کە تاوەکو ساڵی داهاتوش جێبەجێکرێت نەوتەکە زیاترەوە دۆلارێک و 18 سنت دەبێ بدات بۆ کولی بەرمیلێک بۆ کولی بەرمیلێک ئەگەر کەمتر بێ هێتە خوارەوە تاوەکو 90 سنتیش دێت نرخی تێچووی بەرمیلێک ینی کە ڕسوماتی حکوومەتی تورکیا لێ وەرەگرێت ئەی لەوێ بابەتی خەزمکردنەکەی لەوێ بابەتی ینی لەوێش کۆمەڵێ مەساریفی تری هەیە کە ئەم نەوتە تاوەکو نەقڵ ئەکرێت ئەمانە هەمووی بابەتن هەمی پێویستی بە ڕێکەوتنە پێویستی ئەگەر ئیمڕۆ ڕێبکەون تاوەکو ئەگەر ئیمڕۆ ڕێککەوت بێتن بۆ نمونە ئیمڕۆ ڕێکەوت بێتن تو حسابی 15 ڕۆژەکەی بۆ بکە اینجا بتوانێت نەوت هەناردە بکرێتەوە ینی ئەمە پرۆسەیەکی ئەوەندە ئاسان نیە تاوەکو تەسلیمکردنەکە بۆ هەناردە بڵین درەنگ دەگاتە بەندەری جیان بەزۆکو تەسلیمکردنەکە هەرێم لەو ڕۆژان تەسلیم دەڵێ سۆمەوە 800,000 بەرمی بە بۆچوونی خۆم جارە دوورە بە بۆچوونی خۆم جارە دوورە مەسەلەی تەسلیمکردنی نەوت چونکە لە بینی هەرێمی کوردستان وەکو جەنابی مامۆستا هاوکاریش فەرموویت یعنی ئێستا باسی ئەو مەقاسەکەی کرد هیچ متمانەیەک لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیە نییە لەسەر بابەتی بودجە و لەسەر بابەتی نەوت و ئەمانە کێشەکان ئەمەندە زۆرن لە بینی هیچیان متمانان بەویتر نییە باشە بە کورتی سەبارەت بە ئەو 50,000 ئێستا بۆ ناوخۆ دابین دەکرێت هەرو 50,000 کە بە قاچاق دەبرێتە وڵاتانی تر بۆ ئێران بۆ تورکیا
ئەوە نیە ئەوە بۆ پێداویستی ناوخۆی کوردستانە لە کوردستانە دوسێ پاڵاوگەیتیە ئەمە لا نازووکار و کۆمەڵە پاڵاوگەیتری تایە کە لەوێ ئەم نەوتە تەسفەیەکرێت بۆ پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان بابەتی قاچاق کە پێشتر هەبوو ئەوە بەشی کۆمپانیەکان بوو چکە راپۆرتی کۆمپانیەکانیش کە خۆیان بڵاویانە کردەوە ئەوە بوو کە باسییانە کرد دەیانوت ئێمە ڕاستەوخۆ دەیفرۆشین بە بازرگانی ناوخۆ و پێشوەختەش پارەکان لێ وەرەگرین ئەتر ئەم نەوتە لە ڕێگەی تووشیا و قاچاق ئەڕۆی ئەوی پێداویستی ناوخۆی خۆ بۆ خۆڵک بارزان نادرێت نەدەبوو وەکو عێراقی لات پێ مادەمەوە ئەم پێداویستی ناوخۆیە من بە سەریحی کاتم بێتە جوابی ئەو پرسیارت بەمەوە یعنی بۆی چکە خەڵک ئەزانین چۆنە چاواشە کراوە لە کۆمەڵی بابەت ئەگەر هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەر ئەم 50,000 بەرمیلێ ژڕێ بکەون هەرێمی کوردستان ناتوانێت بنزینی 450 دیناری بدا بە هاوڵاتیان یعنی بە ئەمە سەریح بیدێمە لەگەڵ یەکتریە لەبەر ئەوەی کە حکوومەتی عێراق بودجەیەکی تایبەتی هەیە بۆ داعمی سوتەمەنی باشە ئەم بودجە تایبەتە خەسارەکەیەکەوێتە سەر چیە سەر وەزارەتی نەوتی عێراق دعمەکە بۆ دامی سوتەمەنی دایاناوە هەر حکوومەتی عێراقەتەوە کوێستا 1 تاکە دۆلاری لەو بودجێ نەداوە بە هەرێمی کوردستان دامی سوتەمەنیەتی هەموو نۆتەکەمان تەسنیم بکەن ئێمە بە 450 بۆتان دابین دەکەن ئەخە سەیریکە نەوتو بە 450 نەوتو بە 450 وتبووی ئێمە پێویستی ناوخۆیتان پڕەکەینەوە نەوتو بە نرخی مەدعوم ئەوەیتیانەوە یعنی حکوومەتی عێراق ئەو بابەتە نایکە بە نرخی مەدعوم و بیاتەوە بە هەرێمی کوردستان خۆ پێش فرۆشتنەوەتەکە هەر عێراق هەتا 2014 لە 2014 حکوومەتی عێراق ئەو بە نەوتیشی بەرهەمە نەوتەکانیشی بڕی سپاس کاکتۆر خولەکمان ماوە بۆ هێرشە درۆنیەکانیش وەڵای من زۆر بە کورتی تا دکتۆر قسەکانی کرد من معادلەیەکم کرد ینی ئەگەر هەرێمی کوردستان مانگانە ئەمە 10,000 بەرمیلێکەم ڕۆوەزیر نەودوتی ئەمە بیدەین عێراق بۆی بزانین عێراق قازانجی نیە لەم بابەتە عێراق لە زیانە لە ڕووی داراییەوە ئەگەر لەگەڵ هەرێمی کوردستان ڕێکەوێت ئەمە 10,000 بەرمیل نەوتە وەرگێ بۆ هەر بەرمیلێک 16 دلار بدا بە کۆمپانیەکان کاتێکە خۆی 5 دلار و 4 دلار یا بە کۆمپانیەکانی خۆی لە خواروی عێراق ئەگەر گریمان بۆ ئەم دوو مانگەش ینی ئەگەر بۆ هەر مانگێک ئێمە بۆ هەر ڕۆژێک 800,000 دلار ینی نزیکی ملیۆنێک دلار بدا بە زیادەی کۆمپانیەکان 16 دلاردا بە کۆمپانیەکان بۆ بەرەمێنان لە کاتێکا لای خۆی 4 دلار و 5 دلاردا بۆ هەر بەرمیلێک ئێمە 11 دلار زیاتر دابنین کە عێراق لە نەوتەکەی هەرێمی کوردستان وەرگرێت یعنی ئەچێتە چ عەقلێکەوە عێراق لە نەوتی بەسرە بە 4 دلار دەری بێنێت نەخێر بڵێ من ئەمە دەرنایەن و هەناردەی ناکەم بەزی هەرێمە ناردەیەکەم بە 16 دلار ئەگەر مەبەستێکی سیاسی گەورەی لە پشتەوە نێت عێراق ئەوێت ئەم نەوتە لەژێر دەستی هەرێمی کوردستان دەربێنێت وەک سەرتا باسمان کرد هەرێمی کوردستان چاوی لە دەستی عێراق بێت بۆ ئەوەی موچەی بداتێ نەوتی بۆ بنێرێ هەناردەی بۆ بکات نەبوو کە لە بەغدا سەدا حەفدەکە دەهات قوربان ئەگەر باشتر و پێشتر بێت ئێمە 2003مان لە ئێستامان زۆر باشتر بوو 4مان لە ئێستامان زۆر باشتر بوو 10مان لە ئێستامان زۆر باشتر بەڵێ ڕۆژ بە ڕۆژ ئێمە خراپترە بین ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووین و خراپتری ژەبین هاوڵاتیان هەرێمی کوردستان ئابووری هەرێمدانە هاوڵاتیان هەرێمی کوردستان نە لە پترۆ دۆلار سوودمەندی نەوت بوون نە ئەوەی کە سەرۆکی حیزبەکانە هاتن لەسەر شاشەیان و ئێمە لەمەولا پارە دیاریەکەن و تەرخانەکەن بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان لە بەشی نەوت ئەمانە هیچ کامی نەبوو لە میحنەتەکەی بەشدارین چۆن لە پشتی شەرمان بەرەکەی بەڵام لە نیعمەتەکەی هیچمان بەرناکەوێت بەڕاستی هاوڵاتیان هەرێمی کوردستان لەکوێ نەوتی هەرێمی کوردستان سوودمەند بوون تەنها لە میحنەتەکەی بەڕاستی زیانمەند بوون قاچاغکەش ئێستای راپۆرتێک نییە لەسەرەوەی کە داهاتەکەی چەندە لە ماوەی دوای ڕاگررتنی بە بۆری وایە نەخێر بەداخەوە کە دوای ڕاگررتنەکە جۆرێک لە جۆرەکان دۆخێکاتۆتە پێشەوە کە نازانی ڕۆژانە چی ئەڕات چی ناڕات بەڵام هەمومان تەنکەرەکانە بینین ئەنی هەمومان ڕۆژانە لە سەرجادەکان ڕۆین تەنکەرە نەوتەکانە بینین لە سەر سنوورەکان تەنکەرەکانە بینین کە ڕیز بوون لە پاکستان و ئەفغانستان و تەنکەرەکانە بینین کە لە کوردستانەوە ڕۆشتون و ڕقمی ئێران پێوەیە ڕقمی ئێرانیان پێوە نەوتی هەرێمی کوردستانیان بردو هەموو ئەمانە هەیە بەڵام بەداخەوە ئێستا قەبارەکەی نازانرێت کە ئەم نەوتە بە قاچاق براوە چەنە لەبەرەوەی مۆزوعیە و درۆن و ڕاگررتنی بەرەمێنان و دواتر دەست پێکردنەوەی کۆمپانیەکان بەشێکیان دۆخێکیان دروست کردووە کە نازانین چەند نەوت بەرەمێت و چەندی ڕاتە دەرەوە قاچاق چاوەکەم سپاس دەکەم بەڕێزی سپاس بە بینەرانی بەڕێز سپاس باوکاران فاتانە